گرنگیا هەڵبژاردنە یەکێتیە ئەوروپای چنە ji بۆ چارەسەرکردنەوەوان کریزن و ڕۆپڕۆیە یەکێتیە ئەوروپای بووینە و میێڤانداریە بەڕێز وەریە قەرداغی شرۆڤەکاری سیاسی لە هۆڵندا گیریە کاکوریە تو بخێراتی بەڕێز وەریا قەرداغی سڵاوتان لێ بێم کاتتان باش با سەرەتا لە ژمارەی کورسیەکان دەست پێ بکەین کاتێک بەریتانیا لە نێو یەکێتی ئەوروپادا بوو ژمارەی کورسیەکانی پەرلەمانی یەکێتی ئەوروپا 751 کورسی بوو کەم کرایەوە بۆ 705 کورسی ئێستا کراوەوە بە 720 ئەم زیادکردنە بۆچی کراوە؟ بەڵێ خۆی پێشێکی کاتیەوەش کاتی بیرێرانش باش ڕاستە ئەمە تەسیرێکی سلبی هەبوو لەسەر ئەم هەڵبژاردنە دەرچوونی بەریتانیا کاریگەرێکی سلبی هەبوو نەگەتیفی هەبوو لەسەر ئەم هەڵبژاردنە 720 کورسیە و تقریبا نتوانم بڵێ 27 خۆیان حوت وڵات بەشدار بن لەمەیە 360 ملیۆن کەس حەقی دەنگیان هەیە لێرەیە دوو سێ وڵات هاتە پێشەوە دەنگەکانیان زیاد کرد لەبەرەوەی کە بەریتانیاش خۆ نفوسی زیاد بوو ئەویش دەوری 72 کورسی هەبوو ئترەبێ ئەو پڕکەنەوە ئیتر والی هات دەنگە گەورەکان خۆ هەر بریتە لە سێ وڵاتە بەریتانیا و فەرەنسا و ئیتالیا ئەو وڵاتەکانی کە کورسیەکانیان کەمترە. زۆر باشە بەڕێز قەرداغی ئێستا یەکێتی ئەوروپا ڕوبەڕۆی کۆمەڵی قەیران بووتەوە قەیرانی ئابووری قەیرانی شەڕی ئۆکرانیا ئەنی پێتان وایە بەم هەڵبژاردنە یاخود بەم گۆڕانکارێنەی کە دەکرێتن لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا هیچ لە ڕەوشەکە دەگۆڕدرێت لە بارەدووخەکە؟ بەڵێ خۆی ئەگەر بێتە سەرواقع بۆ ناو سیاسەتی ناوخۆی ئەوروپا ڕەنگە بەڵام بۆ سیاسەتی دەرەوەی ئەوروپا یەکێتی ئەوروپا ئەوەنە نەخشێکی گەورەی نییە چونکە دنیا بە دوو چاو تەماشای یەکێتی ئەوروپاکە یەکێکی ئەوەی یەکێتی ئەوروپا وەکو وڵاتێکی دۆنەر وڵاتێکی کە یارمەتی داراییە داد بە هەموو دنیاە لەلایەکیکەوە وەکو یەکێتێکی ئابووری کە ئەمە بازارڕێکی زۆر بەهێزە ئەوروپا ئەوە وا تەماشاکە ئەو قەیرانانەی کە هەیە حاڵ حاضر لە ناو لە ئەوروپایە قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ قورسترە بێت و زەحمەتترە بێەوە چارەسەرکردنەکەشی زۆر زەحمەت مەسەلا مەسلەی کۆچبەرانی کە دێتە پێشەوە مەسلەی ئیسلامفۆبی کە دۆر ئەمانە بەجددی وەریان گرتووە مەسلەی جەنگ و ئۆکرانیا لەگەڵ رووسیا ئەوەش شتێکی ئەوش قەیرانێکی زۆر گرنگە چونکە هەر ئەوە بووە بازارێکی زۆر ئێرە گرانبایەکی زۆر گەورە پەیدا بووە لە ئەوروپا جگە لەوەش کۆچبەران ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکرێەوە چارەسەریش ناکرێەوە هەندێک وڵاتەیە بەتەمان دەریان بکەن ئەمەش یەکێکە لە دینەکانیانە مەسەرەی ئیسرائیل و غەزەش ئەوش کاریگەریەکی گەورە هەیە قەیران زۆر بۆ ئاجندەی یەکێتی ئەوروپا اینجا ئەم قەیرانانە پێویستی بە چارەسەرێ ئایا یەکێتی ئەوروپا وەکو جهەتێکی سیاسیە توانێمان ئەم قەیرانانە چارەسەر بکە ویا وەکو تەماشایەکەن وەکو جهەتێکی ئابووریە و جهەتێکی داراییە وا تەماشاکرێت لێرە لەو قەناعەتم ئەوروپا ڕاستە ڕێی خۆی هەیە بەڵام وا نەقشێکی سیاسی نییە کە بتوانێ قەیرانەکانی نێودەوڵەتی چارەسەر بکە بەلکو زیاتر فۆکەسە خاتە سەر قەیرانەکانی ناوخۆی ئەوروپایە. بەڵێ بەڕێز سووریا قەراخی باس لەواکرێ بەشێک لە بەرپرسانی یەکێتی ئەوروپا ترسیان لەوە هەیە کە ژمارەیەکی زۆر لە ڕاستڕەوە توندڕەوەکان بگەنە نێو پەرلەمانی یەکێتی ئەوروپا بۆ ترسیان هەیە بۆ نیگەرانن. بەڵێ خۆی زیادی کردووە هەرچەندێک قەیرانی ئابووری زیاد بکرێت ڕاستڕەوەکان گروپە ڕادیکالە ڕاستەکان بەهێزترە بن ئێستا حال حاضر پێنج وڵات هەیە ئەو پێنج وڵاتە تقریبەن یەکیان گرتووە وەکۆڵێت ڕاستە ڕادیکالەکان ئەویش ئیتالیایە نەمسایە ئەڵمانیایە هۆڵندایە لەگەڵ فەرەنسا ڕاستەکان یەکیان گرتووە واتانن دەورێکی گەورە ببینن وە کورسی زیاد بێنن واگەر بتوانن 360 کورسی بێنن معنایەوە لە دەنگدانەی بن و لە هەموو بریارەکانە
ئەمانە جێگەی مەترسی کۆچبەران مەسلەیەکی ئەساسیە. ئیسلامفۆبیە لە فەرەنسا مەسەلەن باسی ئیسلامفۆبی و باسی حجاب بکرێەوە ئەو لە هۆڵەندا حکومەت لایەمەوە حکومەتەکەمان ڕادیکالی ڕاستە و بەتەمایە گۆڕانکاریکی زۆر بکات لە ناو لە هۆڵندایە دش بە کۆچبەرانەوەمانێ اینجا لەوەیە جێگای مەترسیە هەرچەندێ قەیران زیاد بێت لە ئەوروپا مەسلەی ئیسلامفۆبی وتم مەسلەی گرانبەهایی مەسلەی کۆچبەران مەسلەی جێنگێمانە هەرچەندێت دەست ڕاستەکانە بەهێزترە بنەوە و ئەوەش جێگای مەترسیە بۆ یەکێتی ئەوروپا زۆر جێگای مەترسیە. زۆر باشە بەڕێز قەرەداغی بابێنە سەر بابەتی کورد لە یەکێتی ئەوروپا ڕەوەندێکی باشی کوردی هەیە دەنگدەرێکی باشی کورد هەیە بە شێوەیەکی گشتی کوردەکانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی چۆن تەماشایان هەڵبژات نەدەکەن ئایا دەنگ دەدەن یاخۆت خۆیان بێبەش دەکەن لە دەنگدان لە کاتێکدا باس لەوە دەکەی کە دەڵێن ئەم پارلەمانە ئەم یەکێتی ئەوروپای ئەوەندە کاریگەری خۆی نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆچبەران چارەسەرکردنی کۆمەڵێک ئەو کێشانێکی کە ڕۆبەڕۆی کۆچبەر دەبێتەوە. بەڵێ خۆی وەکو کورد خۆت زانی خۆمە یان هیچ نەخشەیەکی کورد نییە لەم هەڵبژاردنە ئەو کوردەی کە لە دیاسپۆرایە لە ئەوروپایە ئەوانەی کە جنسیەتی تەبعێتی ئەم وڵاتیانیان هەبێت دەنگەدەن بۆ ئەندامانەی کە لە خۆیان تەرشیح کردووە بۆ پەرلەمانە اینجا لێرەیە هەندێکیان هەیە مەسەلەن کوردن ئەوە ئەگەر دەنگی بدەن ئایا ئەو ئەتوانێت نەخشێکی هەبێت لە گفتوگۆیە بۆ بەرژەوەندی کورد من بە دوورێ بینم مەسەلە چکامە پێویستی بە لۆبیکی کوردی بەهێز هەیە یەکگرتو هەیە لە ئەوروپا کە بتوانێت وەکو یەک پارچەیەک بچێتە پێشەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا گفتوگۆ بکە و بتوانێت وەکو قەنزاجی کورد بێنێتە پێشەوە ئەوە بە دوورێ چکە کوردەکەیەکی نەگرتووە لە ئەوروپا و یەک هێز دیە ڕێکخراوی دنیامان هەیە ئەگەر ڕێکخراوێک لۆبیکی کوردی بە خۆتمان هەبێ بەهێزمان هەبێ بە یەک دەنگ بڕۆنە پێشەوە ئەتوانین کاریگەریان هەبێ لە یەکێتی ئەوروپا ئەتوانین دەنگێکیش بۆ کوردەکە مەسەلەن بدرێت و باەخێک بدرێ بە کوردەکەشە. بەڵێ دکتۆر ئەوانەی کە ئەبنە کاندید بۆ پەرلەمانی یەکێتی ئەوروپا وڵاتەکانی خۆیان یان کۆی یەکێتیەکە لەم کەسانە کۆڵێتەوە کێن چین چونکە ئەوترێت ئێستا بەشێک لە بەرپرسانی یەکێتی ئەوروپا ترسیان لەوە هەیە نیگەرانن لەوەی کە دەڵێن بەشێک لە ڕاستڕەوەکان تۆمەتبارەکرێن بە سیخوڕیکردن بۆ وڵاتانی دیکەوە ئاڵێن ئەم سیخوڕیکردنی لە ماوەی ڕابردووە کردویانە وەکو تاوان هەژمار نەکراوە تا دەربکەوێت لە دۆسیەکانی پۆلیسە کە ئەم کەسە تاوانێکی کردووە نابێت خۆی بپاڵێوێت. خۆی ئەو کەندیدادێنێک کە هەبێ هەمووی سکرین نەکرێن لەلایەن حکومەتەکان و لایەن یەکێتی ئەوروپاش کە سکرین کران ئەوتە خۆیستە کە سکرین کران دیاریە داد باکراندی ئەو شخصە چیە و چی نییە هەندێک دەستکاری کرا مەسەلەن ئەگەر لەبیرتان بێ لە پێش 3 ساڵ قەتەرگەیت هەبوو کە 3-4 ئەندامی بەرزی ناو پەرلەمانە ڕەشوەتیان وەرگرتبوو لە حکومەتی قەتەر و تقریبان ئەوە کاریگەریکی زۆر نەگەتیفی هەبوو لەسەر ئیدێن دوایەوە چین لە پێش ماوەیەکە هەندێسی خۆری چینیان گرتبوو لە ئەوروپا لە یەکێتی ئەوروپای ئەویش دەوری هەیە یعنی دەخۆی دەرگاکە کراوە ئەوروپا وەک کۆمەلگایەکی لیبرالە کۆمەلگایەکی کراوەیە زۆر ئاسانە ناو مؤسساتی ئەوروپی زۆر ئاسانە وەکو وڵاتانی کە نییە ئەوروپا زۆر کراوەیە وڵاتی کێتوانم بڵێم دیموکراسیە و دەرگا کراوە بۆ هەموو کەسێکە اینجا ئەو چۆن بەکارهێنرێ هەر کەسێک بۆ بەرژەوەندی خۆی یێتە پێشەوە چێتە ناو ئەو سیستەمە لیبرالی کە لە ئەوروپا هەیە هەندێک وڵاتەیە وڵاتەیە بۆ پەرژەوەندی خۆی هەیە ئتر کەندیداتەکانیش لە وڵاتانی جیاوازە لە 27 وڵاتە یعنی هەر بێت کەم کورتیکی تیا هەبێت من تەوقعکەم کەم کورتی تیا بێ بەڵام بە شێوەیەکی زۆر کەمە. زۆر باشە دکتۆر بەڕێز وەریا قەرەداغی شڕڤەکاری سیاسی لە هۆڵندات گەلماوەی گەلێک سوپاس بەڕێز قەرەداغی سوپاس بۆ